بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی جارێکی تر هاتوینێتەوە خزمەتان. سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان، بابەتێکە بۆ ئەم جارە ئامادەمان کردووە کە پێشکەشتانی بکەین. بابەتێکە بە ناوی عفونەتی دەستگای ئیدراری یا هەوکردنی کۆندامی میزەڕۆ، یا ئەگەر سەردانی نەخۆشخانەکانتان کردوێت بەتایبەتەوانەی کە ئەڵێن نەخۆشی گورچیلەیان هەیە، بەتایبەت ئەو بەشانەی کە بەخشی گورچیلەن یا ڕەبتی هەیە بە نەخۆشیەکانی بەشی میز و میزەڕۆ، ئەمانە شاید ببینن لە پشتەریانەوە بە فەرز بۆ تەشخیص نووسراوە کە UTI کە هەر مخەفف ئەوەی کە تووشی عفونەتی دەستگای یا کۆندامی ئیدراری بوون. ئەو نەخۆشیە لەباری ئاماریە و تقریبەن لە هەموو دنیا لە توا وڵاتەکانە یەکسانە کەموزیایی هەیە، بەڵام ئەو ئاماریە ئەوە چاوگیر نیە، یان ئەگەر فەرقێکیش پێ ئەوە چاوگیر نییە، تقریبەن نسبەتەکە یەکێکە، یانێ بەربڵاوی ئەو نەخۆشیە کە بە نەخۆشی یا عفونەتی کۆندامی میزەڕۆ ئەناسێت، تقریبەن ئامارەکە یەکێکە. کاتێکە ئەڵێن کۆندامی میزەڕۆ یا دەستگای ئیدراری، مەبەستمان گورچیلەکانە، ئەو لولەی حاڵە بەسەکە ئەو میزەکە تێر دەخوارە لە ناو تورەکەیکە یا کیسەیکە بە ناو مەسانە کۆ بێتەوە، دوایەوەی شەر لە لولەی یا مەجرای میزکردن یا میزەجۆ ئەڕواتە دەرەوە. عفونەتەکە ئەتوانێت لە هەر کام لەم بەشانە ڕوو بدات، بۆیە ناتوانێت لە گورچیلە بێت، ئەتوانێت لە مەسانە بێت، یا ئەتوانێت بە تەنیا هەر لە گورچیلە بێت، ئەتوانێت یەک یا دوو دانە لە ئەو کۆندامگەریشە توش بکات. بۆ ئەوەیە کە بەمە هەر یەکجاری ئەڵێن کە عفونەتی دەستگای ئیدراری شێوەی ناونانەکانیشی هەرجار فەرقەکات، بۆ وێنە ئەگەر چۆن وتم ئەگەر ئەڕۆن سەردانی نەخۆشخانە بەشی گورچیلەکانەکەن بەفەر شای لەسەر ئەو کەسە لەسەر تابلۆکە نووسراوێت تەشخیص ئەم یەک کەسە پیل و نەفریتە، بۆ ئەو مەفهومی ئەوەیە کە ئەو عفونەتە ها لە کولیەکانە، یا ئەڵێ نووسراوە سیستیت، یا ئەوەی کە مەبەست ئەوەیە کە عفونەتەکە ها لە مەسانە یا میزەڵدان. بەڵام بۆ باسی ئامارەکەی واقعەن لە ئێرانە ئامارێکی دقیق نییە لە بەردەسە کە بڵێن ئەو ئامارە چۆنە، بەڵام وتم تقریبەن نسبەتەکە بە پێی ڕەگەز، بە پێی جنسیەت، بە پێی تەمەن وەکو دنیا هەموو یەکێکە، بۆ وێنە لە ئامریکا ئامارەکە ها بەدەستیانەوە دقیقەیگرن، لەوێ لە هەر دەدانە ژن لە توولی ژیانیانە 6 کەسیان تووشی ئەو نەخۆشیە بن، یانێ لە هەر دەدانە ژن لە ئامریکا 6یان تووشی ئەو نەخۆشیە بن لە ژیانیانە، و لە هەر 4 دانیشیانە لەوانەیە کە تووشی نەخۆشیەکە بووبن 1 نەفریان تووشی نەخۆشیەکی مقڕڕە بن، یانێ ئەوە نییە کە یەک جارێک تووشی بن دوای ماوەیەک و دیسانەوە ئەیگرنەوە. هەروەکە ئیشارەم کرد لە ئێرانە ئامارێکی دقیق نییە بەردەسە، بەڵام دیارە جیاوازیکی نییە کە خۆشتان نەزانن هەموو کاتێ بەشی کولیە بەشی گورچیلە لەناو بیمارستانەکانە یەکێک لەو بەشانەسە کە تەختەکان هەمیشە پڕە، بەڵام ئەو نەخۆشیە لە ئێرانیشە بەربڵاوە، نەخۆشی UTI یا عفونەتی دەستگای ئیدراری، وەکو عفونەتەکەی لە کولی دنیا دووەمین عفونەتی شایع و بەربڵاوە. نیشانەکانی ئەتوانێت ئازار بێت یا ئێش بێت، ئەو ئێشە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە ئەو کەسە لە کاتی میزکردنە هەست بە کزینە سووتان نەکات لەو شوێنەوە کە میزەکەی تێتە دەرەوە، تاس یا یاوە کات ئەو کەسە، ئەو یەکێکتر لە نیشانەکانیە.
ئازارێکە لە کەمەرە دروستە بێت، یا ئەوەی کە هەست دەکات کە پێویستی هەیە زوو بڕوا بۆ میزکردن. ئەوەی کە هاوڕێی ئیدیتۆرمان ئەم وێنەیە دانیە، لێرە ئاناتۆمی یا دەستگای ئیدراری ئێمە ئەبینین کە دوودانە گورچیلەس لە گورچیلەکانەوە یاکولیە و دوودانە لولە تێتە خوارەوە کە ئەو میزە کە دروست بووە لە گورچیلە دێتە خوارەوە. ئەو دوودانە لولە حاڵبی پێڵێن یا میزەڕۆ دێتە خوارەوە ناو کیسە یا تورەکەی کە مەسانەس میزەڵدانە. لە میزەڵدانیشە کاتێک کە کۆ بووە وێتر ئەو کەسە هەست دەکات بەوەی کە ئیحساسی میزکرد نەکات و ئەڕوا میزەکات و ئەو میزە لە ئەو ڕێگە و کە دێتە دەرەوە ئەو لولەی کە هەیە کە بە میزەجۆ ناویەبن لەوێ ئەمە دەستگایەکی ئیدراریە. هەروە کە ئەی بینین ئەو لەسەرەوە بڕۆشێکی داوە لە مەسانە یا میزەڵدان لە خوارەوە ئەو شکڵەکە هەیە میکرۆبێکە کە تووشی ئەتوانێت لە هەر کام لەو بەشانێک یانی گورچیلە لولەکان حاڵە مەسانە یا میزەڕۆ یا میزەجۆ لەوانە تووشی مشکلەکە بۆ ئەو کەسێکە تووشی ئەو عفونەتە بێت. ئەم نەخۆشیە یانی نەخۆشی عفونەتی کۆندامی میزەڕۆ کاتێک تووشە بێت کە میکرۆب کە ئەو میکرۆبە زۆرتر باکتریە بتوانێت خۆی بگەینێ بەو سیستەمە بەو کۆندامگەرە و تووشی ئیلتیهاب و عفونەتیان نەکات. چەندێک شایعە بەربڵاوی ئەم نەخۆشیە لە ژنانە زۆرترە. هەروەکە وتم هەموو وڵاتێک ئاماری دقیقی خۆی نادا، بەڵام مەسەڵەن ئامریکا هەیەی کە ئەڵێت لە هەر دەدانە ژنە 6یان لە توولی ژیانیانە تووشی ئەو نەخۆشیە بن. هەروەها احتیماڵی تووشبوون یا خەتەری بۆ پیاوان کەمترە لە پیاوانێکە هانە خوار و تەمەنی 50 ساڵەوە تقریبا 5 تا 8 کەسیان لە هەر 10,000 نەفەر تووشی ئەو نەخۆشیە بن، یعنی ناو هەر 10,000 نەفەر 5 تا 8 نەفەر، یا بۆ وێنە لە 100,000 کەسە لە 100,000 نەفەری ئینسانە کە پیا و جنسی پیا و ڕەگەزی پیا و ڕەگەزی نێر تقریبا 13 تا 14,000 یان لە 100,000 کەسە ئەتوانێت بۆ جارێک لە ژیانی تووشی ئەم نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراریە بێت. دیارە هەرچێت تەمەنیش بڕواتە سەرترەوە احتمال یا ریسکی ئەو تووشبوون بەم نەخۆشیە زۆرترە. بۆ تەمەن و ڕەگەزیش هەروەکە ئیشارەمان کرد لە ژنانە زۆرترە لە هەروە لەو کەسانێک کە تەمەنیان ئەڕواتە سەرەوە. زۆر شایعە یانێ هەرچێت تەمەن ئەڕواتە سەرەوە ئاماری تووشبوون بەم نەخۆشیە ئەڕواتە سەرەوە. تقریبا ژنانیش بەهۆی ئەو ئاناتۆمیکە و کە هەیەە بۆ ئاناتۆمیکێکە ئەو ساختمانێکە سیستمی ئیدراری یا سیستمی میزەڕۆی ئەوان هەیەی ستی ئەوەندەی پیاوان زۆرتر تووشە بن بە نەخۆشی ئیلتیهابی میزەڵدان و میزەڕۆ یا کولەن ئەو کۆندامی دەستگای ئیدراریە. بۆچی لە ژنانە تقریبا جیاوازیگەرێکی ئاناتۆمیکی لەگەڵ پیاوانە جیاوازیەکانی زۆرترە. یەکێکی ئەوەی کە ئەو لولە ئەو بۆریە ئەو مەجرا کە میزەکە لەوێتر دێتە دەرەوە لە ژنانە زۆر کورتترە بەنسبەت پیاوان، و هەروەها ئەو شوێنەی کە یا ئەو دەهانەی کە میزەکە دێتە دەرەوە لە ژنانە نزیکترە بە ڕاست ڕوودا، بۆیە ئەو میکرۆبانەی کە لە کاتی پیسایی ئەتوانێت بە ڕاحەتی منتەقل بکرێت ئەوانە ئەتوانێت هەر ئەوانە نییە هۆکارگەرێکی تریشن کە لە ژنانە یەک ئاسانتر تووشە بن، ئاسانتر ئەو میکرۆبە ورو دەکات منتەقلە بێت. ڕشتی باکتریاکەش کە وتمان میکرۆبەکە زۆرتر باکتریە تقریبا زۆرتریشە جیالەوەی کە ئاسانترە. دەرمانیشی
دەرمانی عفونەتی دەستگای ئیدراری تقریبا بەر ئەساسی جنسیەت ڕەگەز کەمێ جیاوازیان هەیە. بۆ ژنان ئەڵێن کە تقریبا عفونەتێکی سادەیە، چونکە باکتریە ڕیشەکەی بە ئانتیۆبیۆتیک بەو کەپسولگەرێکە یاسەر کەپسول نەبێت دەرمانی ئانتیۆبیۆتیک کە ئەیدەن پیان 3 ڕۆژە دەرمانەکەی بە ندرەتە، بەڵام لە پیاوانە وتمان کە زۆر کەمترە، بەڵام بە پێچەوانە دەرمانی لە پیاوانە زۆر سەخترە، 7 ڕۆژ کەمە زۆرتریش بخایەنێت، ئەوە کە جیاوازیکی ئاماری کە هەیە. عامڵی نەخۆشیەکە میکرۆبەکە لە جنسی باکتریە، زۆر بە کەمی پێشتێت کە عامڵ یا ئەو هۆکارە ئەو میکرۆبە قارچ بێت یا کەڕوو بێت، زۆر بەکەم و بەڵام ئەتوانێت یەکێک لە هۆکارەکانیش قارچ بێت کە خۆی بگەینە بە دەستگای ئیدراری و ئەو کەسە تووشی نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری بکە. ویرۆسیش زۆر بەکەمی، یانێ بە ندرەتە زۆر بەکەمی ویرۆسیش ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. بەڵام دەرمانەکە زۆرتر کە وتم لە ژنان و پیاوانە جیاوازیکی هەیە، لە ژنانە کەمترە، بەڵام لە پیاوانە کەمێ دەرمانەکە زۆرترە خایەنێ، ماوەیەکی زۆرتری گەرەکە، بۆیە ئەبێت ماوەی بخایێنێت. بۆ نیشانەکان ئەم نەخۆشیە ڕوا کە ئیشارەمان کرد ئەتوانێت ئازار بێت، ئەو ئازارە بەتایبەت هالە کەمەرە یا لەگەن یا حوزچە، بەتایبەت ژنان زۆرتر ئازارەکە ها لە حاڵەت حوزچیانە، لە حوزچیانە هەست بە ئازارەکەن. ئەو کەسە چۆن میکرۆبە ئەتوانێت تووشی تابێت، خوێن لە ناو میزە ئەبینرێت. یەکێک لە نیشانەکان ئەوەیە کە میز ڕەنگەکەی ئەگۆڕگێت، جیا لەوەی کە ڕەنگەکەی ئەگۆڕگێ بۆنێکی ناخۆشیشی لێتێت، و هەروەها میزە چرکە یەکێتر لە نیشانەکانە، ئەوەی کە زوو بە زوو ئەو کەسە هەست دەکات کە ئیحساس دەکات کە ئەبێ بڕوات میز بکات. ئەوانە لە نیشانەکانی تووشبوون بە نەخۆشی هەوکردنی دەستگای میزە ڕۆند کە بە دەرمانیشی کە ئانتیۆبیۆتیکە کە پیانەدەن. بەڵام بۆ تووشبوون بەو نەخۆشینە عەوامڵێک هەیە کە خەتەرزان مەترسیان هەیە کە یانێ ئەگەر لە نەزەریانە نەگرین احتیمالی زۆرە کە ئەو کەسە تووشی نەخۆشی ئەم نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراریە بێت. یەکێک لە هۆکارەکانی تووشبوون بە نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری ئەتوانێت ڕعایەت نەکردنی بێداش بێت لە فعالیەتکەرێکی جنسیە سکسیە بێت، بەتایبەت لە ژنانە. یەکێک لە ئەسڵیترین عامڵگەر کە ئەتوانێت ئەو کەسانە تووشی ئەو ژنانە تووشی عفونەتی دەستگای ئیدراری کات فعالیەتکەری جنسیە کە ئەبێ ڕعایەتی بێداش بکرێت. یەکێکتر لە هۆکارەکان نەمانی سووڕی مانگانەس لە ژنانە، یانێ کە یائسگی پێڵێن، کاتێکە ژنێک یائسا بێت سووڕی مانگانەی نامێنێت بەهۆی ئەوەی کە ئسترۆژنی تێتە خوارەوە، دیوارەی واژن وشکە بێت، واژن کە وشک بوو ئەتوانێت خۆی یەکێک لە منبعگەرێکە کە ئەتوانێت کە عفونەت دروستکات و ئەو عفونەتە ئەتوانێت خۆی بێنێ بە مەجرای ئیدراری و لە مەجرای ئیدراریە بۆریەکانی میزە بڕواتە سەرەوە ئەو کەسە تووشی نەخۆشی بکاتەوە. بۆیە لەو کەسانێک کە یاسا بن بەهۆی ئەوەی کە دیوارەی واژنیان هەم ئەوەی کە وشکە بێتەوە هەم ئەوەی کە تەسکە بێتەوە، منبعێکی باشە بۆ کۆبوونەوەی باکتری یا ئەو میکرۆبەی کە دەتانێت ئەو کەسانە تووشی ئەم نەخۆشیەکە. یا کەسانێکە لە کاتی تر یا سوند استفادەکەن، سوندیش ئەو لولەیەکی ناسکە بە هەر هۆیەک بۆ کەسێک دایەنن کە لەو ڕێگە و میزەکەی بێتە دەرەوەی ئەوە سوندە ئەگەر لە کاتی خۆیە نەگۆڕدرێت ئەتوانێت یەکێک لە هۆکارەکانی تووشبوون بە
نەخۆشی بێ یا ئەوەی کە تەمیز نەکردێت یا وەک کاتێکە دایەنن ئەوە دایەنن ئەبێت بە شێوەیەکی ئیستریلی کامل ئەو شوێنە کە کولن دەوروبەر ئەو شوێنێک کە سوون داژەکردگێت یا سوندی بۆ دایەنن کاتێترێ بۆ دایانن کە میزەکە بێتە دەرەوە ئەبێ حتمما پاک بێت بۆیە ئەبێت دوای ماوەیکە و حتمما ماوەکە زۆر کورتیشەوەنە نییە مەسەڵەن چەند ڕۆژ بێت بەڵام ئەو ماوەیە کە دیاری کراوە حتمما ئەبێت سوند بگۆڕدرێت وە شێوەی دانانەکەیشی ئەبێ بە شێوەیەکی ئیستریل و تەمیز بێت کە چونکە ئەوە یەکێک لە هۆکارەکانی توشبوونە. دیارە نەخۆشی دیابەتیش دەور و نەخشێک زۆرە بینێ ئەوانەی کە نەخۆشی دیابەتیان هەیە بە چاو کەسانێک کە دیابەتیان نییە زۆرتر تووشی نەخۆشی هۆکردنی دەستگای میزەڕۆ ئەبن بەهۆی ئەوەی کە ئەوە کەسانێک کە دیابەتیان هەیە تقریبا سەحی منی بەدەنیان سیستم بەرگری بەدەنیان زعیفترەوێتەوە لە مقابل میکرۆبەکانە بۆیە ئەو کەسانە زیاتر لە کەسانێکی تر تووشی ئەو عفونەتە بن و هەروەها لە کەسانی کە تووشی دیابەتن ئەتوانێت سەدەم و ئاسیبێک بە سیستم عەسەبی بێت ئەگەر ئەو سیستم عەسەبیە بۆ وێنە کات ئەوێتە عامل ئەوەی کە ئەو کەسە ئاحسابی باش کار نەکات یعنی لە کاتی هەستیارە هەست نەکات کە ئیحساسی هەیە کە میز کات مەسانەی پڕ بووە ئەو کۆبوونەوەی میزە لە ناو مەسانە بۆ ماوەیەکی زۆر خۆی یەکێک لە هۆکارەکانە کە ئەتوانێت بێتە مایەی دروستبوونی عفونەت و ئەو کەسە تووشی ئیلتیهابی دەستگای میزەڕۆ بکات. دیارە حامڵە بوون دووگیان بوونیش دەور و نەخشی خۆی هەیە لە دوو حاڵەتە یەکێک ئەو کەسانێک ئەو خانمانەی کە دووگیانە بن گۆڕانێکی هۆرمۆنی لە لەشیانە ڕوو ئەدات ئەو گۆڕانە هۆرمۆنیە تقریبا تعادڵ باکتریەکان تێگەشێنێت چۆن لە لەشە باکتریەکان هەمووی خراپ نین باکتریگەرێکی باشیش هەن ئەو تعادڵ باکتریگەری باش کە لەو سیستمی میزەڕوە هەیە کاتێ نەمێنێت خراپەکە جێگەی بگرێتەوە بەهۆی ئەو ئاڵوگۆڕە یەکێک لە هۆکارەکان ئەو خانمانەی کە دووگیانن زۆرتر تووشی نەخۆشی عفونەتی ئەم سیستم ئیدراریابن یا ئەوەی کە کاتێکە ئەو مناڵە گەورەترە بێتەوە سکیان گەورەترە بێتەوە زەخت و فشارێک زیاتر تێ بۆ مەسانە هەر ئەو جێبەجێ مەسانە ئەوێتە عاملێکە کە میز لەوێ زیاترە مێنێتەوە زۆرتر جەمە بێتەوە کە خۆی یەکێک لە هۆکارەکانە یعنی تەخلیەی خاڵیکردن مەسانە یا ئەو میزەڵدانە کە لە خانمگەر حامڵە ڕۆخەدات ئەوە خۆی یەکێک لە هۆکارەکانە بۆ توشبوون. دیارە شێوەگەرێک هەیە بۆ کنترۆل بارداری بۆ کەسانێک کە ناتوانن قرس یا شێوەگەرێک تر بەکاربێنن بەڵام شادی سەر زۆر بە کەمی بێت بەڵام هەمە هەر ئیشارێکی پێکەین وەکو دیافراگم و سپرمکوش و ئەمانە ئەوانیش ئەتوانن یەکێک لە هۆکارەکان بن. نەخۆشیگەر کولیە پێشەوە نەخۆشیەکان کولیەک ئەمانن من هاوڕێ ئێدیتۆرمان ئەو وێنەیە هاوڕگەسە و لێرە نیشانەکانی نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری جارێکی تر یەکێک ئەتوانێت ئەوەی کە خوێن لە ناو میزە بێت ئازار بێت لە کاتی میزکردنە زوو میزە چرکە یا ئەوەی کە زوو هەست بە میزکردنە کات میزەکە بۆنێکی ناخۆشی لێ دێت و هەروەها ئازار لە حوزچە یا ئەو لەگەنچەت بڵێن ئەو لەوێ هەست بە ئازارەکات ئەو کەسێک کە تووشی ئەو نەخۆشینە هەیە. یەکێکی تر وەکو ئاخرین شت کە لە عوامڵی خەتەرزا ئێمە ئەتوانین بۆ هەوکردنی دەستگای میزەڕۆ ناوی بووین نەخۆشیگەر گورچیلەس هەر شتێک هەر شەرایەتێک کە بێتە هۆکار بۆ ئەوەی کە بەر بە جەریانی میزکردن بگرێت ئەوە ئەتوانێت سەرچاوەیەک بێ بۆ عفونەت بۆ وێنە بەردی گورچیلە یا سەنگکولیە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە ئەم نەخۆشینە. ئەگەر بە شێوەی خولاسە کۆیکەینەوە عفونەتی UTI بتم لە ناو بیمارستانگەرە لەو
سلاح استفاده کرێت لەمان تابلوەکان و کە نووسگەیە هەوکردنی کۆندامی میزەڕۆ یا عفونە دەستگای ئیدراری ئەو عفونەتە ئەتوانێت شامل بەشە دەستگای ئیدراریەکە وەکو گورچیلە وەکو حاڵە مەسانە یا میزەجۆ یا میزەڕۆ ئەبێت لە ژنانیشە شایعترە زۆرترە لە پیاوان جیا لە تەمەن و ڕەگەز ئەوامڵێکی خەتەری هەیە کە ئشارەمان پێکرد فعالیتگەر جنسیە یا ئەسیدی یا حامڵەییە نەخۆشیگەر کولیەز دیابەتە بۆ تشخیصیشی کە ئەو کەسە ئایا تووشی نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری بووگە ئازمایشی ئیدرارە یا کشتی ئیدرارە لەو دوو ڕێگە و ئەتانن گەین بە نەتیجەی قەتعی کە ئەو کەسە تووشی نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری بووگە دیارە ڕەنگی میز گۆڕانی ڕەنگی میز ئایا خوێنی هاتیە ئەوانە خۆی ئەتوانێت یەکێک لە ڕێگەر تشخیص بێ بەڵام تشخیصە ئەسلیەکەی هەروەسەکە وتم فەحسی ئازمایشکردنی میزە یا ئەوەی کە ئەیچانن کشتیەکەن کشت ئیدراری پێ ئەڵێن کە بۆ تشخیصی ئەو کە 100% معلوم بێت کە میکرۆبی ئەو میکرۆبە وجودی هەیە و تشخیصەکە 100% بێت بینەرانی بەڕێز بەڕاستی عفونەتی دەستگای ئیدراری بەحسێکی بەربڵاوە بەهۆی ئەوەی کە ماوەی بەرنامەکەی ئەمێش مەحدودە خەریکین بە ئاخری بەرنامەکەمان نزیکەوینەوە و شاید زۆر بابەت ماوەکە لەسەر عفونەتی دەستگای ئیدراری بۆیە بەرنامەی دواترمان بەرنامەی داهاتوومان اختصار سەرە دەینەوە بەشی دوومی ئەم نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری یا هەوکردنی کۆندامی میزەڕۆ هۆکارەکان دەرمان چەکردن چە بکەین چە نەکەین چە شتێ باشە بۆ وێنە ئێمە فقط لەم بەرنامە بەحسێکی ئاماریماندا تا چە ئەنازەی بۆ وێنە ئاو خواردن ئاو زۆر خواردن ئاو نەمایعاتێکی تر چه دەور و نەخشێکی هەیە لە چاکبوونەوە یا توش نەبوون بۆیە بۆ ئەوەی کە بە تەفسیلی بڕینە ناو ئەو نەخۆشی عفونەتی دەستگای ئیدراری ئەوە دانین بۆ بەرنامەی هەفتەی داهاتوومان لێرەی شەوە هاتینە کۆتایی بەرنامە ئەم جارەمان ئومیدوارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتانی بێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە تەندروستی و سڵامەتی و کامرانی بۆ گلایتان بە ئارەزوو خواست.